لە کاتێکدا جەنگی ئۆکرانیا پێی ناوەتە ششەمین ڕۆژەوە دەکرێت لە ئێستاوە هەندێک ئەنجام بەدەست بێت. لەناو ئەوانەشدا گرنگترینیان ئەوەیە تێگەیشتن یان وەبیرهێنانەوەی خۆرئاوایە کە ئۆکرانیا بەشێکە لە ئەوروپا. هەرچەندە ناتۆ و یەکێتی ئەوروپا سەربازیان ڕەوانەی ئۆکرانیا نەکرد، بەڵام بەناردنی تەکنەلۆژیای سەربازی لەپاڵ ئۆکرانیادا ڕاوەستان و نیشانیاندا کە نابێتە پارویەکی ئاسان بۆ رووسیا. وا دەبینرێت کە خۆراوا پێداگرێت لەبارەی سزاکانی سەر رووسیا، سەپاندنی پاکێجی سزای فرەئاڕاستەی دیبلۆماسی و ئابووری دژبار رووسیا دەستی پێ کردووە. ئەوەش لەلایەک رووسیا لە کایی نێودەوڵەتیدا تەنیا دەکات، لەلایەکی دیکەشەوە کاریگەری نەرێنی دەکاتە سەر ئابووریەکەی. هەرچەندە پەراوێزخستنی رووسیا داخستنی کایی ئاسمانی بەڕووی رووسیادا، دەستپێکردن بە سەپاندنی سزاکان بەسەر رووسیادا لەلایەن ئەو وڵاتەوە پێشبینی کرابن و ڕێ و شوێنیشان بەرامبەر گیرابێتە بەر، بەڵام ئەم هەنگاوانە کە لە دژی رووسیا گیراونەتە بەر زیان بە خاوەنکار، وەرزشەوان، هونەرمەند و هاوڵاتیانی ئاسایی رووسیا دەگەیەنێت. یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی دەنگی نەخێر بۆ شەڕ بۆ دابەزینی بەهای دراوی نیشتیمانی رووسیا ڕوبڵ، داخستنی هەژماری خاوەنکارانی رووسیا لە دەرەوەی وڵات، دەرکردنی بانکەکانی رووسیا لە سیستمی سویفت، کۆسبدانان لە بەردەم گەشتکردنی هاوڵاتیانی رووسیا بۆ ئەوروپا، ڕێگەگرتن لە بەشداریکردنی وەرشەوان و هونەرمەندانی رووسیا لە چالاکیە نێودەوڵەتیەکان دەگرێتەوە. لەوانەیە یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکانی سەپاندنی سزاکان بە شێوەیەکی فرەڕەهەند و بە تونترین شێوە بەسەر رووسیادا خواسی دروستبوونی ململانەی ئۆپۆزیسیۆن بێت لە ناوخۆی رووسیادا. وێڕای دەستکردن بە سەپاندنی سزا بەسەر رووسیادا هێشتا وڵاتانی خۆراوە بەردەوامن لە کڕینی گاز و نەوتی خاو لە رووسیا. وێڕای ئەوەی لەم ساڵانەی دواییدا سەرباری تەواوی هەوڵەکانیان وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا وەک چۆن ئەڵتەرناتیڤیان نەدۆزیەوە بۆ گازی رووسیا. هەروەها ئەمریکاش تا دێت زیاتر نەوت و بەرهەمە نەوتیەکانی رووسیا دەکڕێت. جەنگی ئۆکرانیا و ئەو سزایانی بەسەر رووسیادا سەپێنراون ئێستا ئەم دۆخە ناگۆڕن. بۆ ئەو مەبەستەش پێویستە ئەمریکا سزاکانی سەر ئێران و ڤەنزوێلا هەڵبگرێت. کارتی دووەمی گرنگی رووسیا چەکی ئەتۆمیە. ڤلادیمیر پوتین فەرمانی کردووە بە ئامادەباشبوونی چەکە ئەتۆمیەکان. لەوانەشە هۆکاری ئێمە بۆ ڕێگەگرتنی رووسیا بێت لەوەی وڵاتانی خۆراوە ڕاستەوخۆ لەگەڵی بکەونە جەنگەوە. ئەمە جگەلەوەی وڵاتانی خۆراوە ڕاهەنگەیاندووە ناتۆ سەرباز بۆ ئۆکرانیا ڕەوانە ناکات. هەرچەند بشگوترێت کەس لە جەنگدا سەرکەوتوو نابێت، بەڵام وا پێدەچێت سەرکەوتووترین لایەنی جەنگی ئۆکرانیا ئەمریکا بێت. ئەم جەنگە کە بە بەشداری ناڕاستەخۆی وڵاتانی ئەوروپا لە ناو سنووری ئەوروپا بەڕێوە دەچێت، وەک چۆن بەرەیەکی بەرامبەر رووسیا کردوێتەوە، هەروەها رووسیا لە ڕووی ئابووریشەوە لاواز دەکات. ئۆپراسیۆنە سەربازیەکەی رووسیا ڕۆژانە ملیۆنەها دۆلار لەسەر کرملین دەکەوێت. ئەو سزایانەی ڕاژگەێنراون گورزێکی گەورە لە ئابووری رووسیا دەدات. ئەنجامی ئەو جەنگەی ئۆکرانیا تێیکەوتووە هەرچیەک بێت، کاریگەریەکی گەورەی نەرێنی لەسەر ئۆکرانیەکان و وڵاتەکان جێدێڵێت، چونکە ئەم جەنگە زیانی گەورە لە ئابووری ئەو وڵاتە دەدات، جگەلەوەی زیانی گەورەی مرۆیشی بەدووادا دێت. لە ئێستادا بە هەزاران هاوڵاتی ئۆکرانی کەوتونەتە ڕێگە بۆ خۆ دەرباسکردن. لەولاشەوە تەنانەت ئەگەر لایەنەکان بگەنە ڕێککەوتن و جەنگ بواسێت، ئاسان نابێت ئۆکرانیا بتوانێت لە ماوەیەکی کەمدا بگەڕێتەوە هەمان باری سەقامگیری پێشووی. یەکێکی دیکە لەو بابەتانی جەنگی ئۆکرانیا بە دوای خۆیەوە هێناوێتی بەردەوامبوونی خۆرئاوایە لە جێبەجێکردنی سیاسەتی جوداکاری. لە کاتێکدا خۆرئاوا پێشاتەکانی ئۆکرانیا لە دوای ساڵی 1991 بە یەکەم جەنگی ئەوروپا ناوهێناوە، جەنگی بۆسنە و کۆمەڵکوژی دژمە موسڵمانانی بۆسنەی پژوێ خستووە. هاوکاریکردن و جیاواز مامەڵەکردنی یەکێتی ئەوروپا لەگەڵ خەڵکی ئۆکرانیا بۆی ئۆکرانیەکان سپی پێسن و لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە نهاتوون، لە کاتێکدا ئەو پەنابەرانەی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەفغانستان لە دەست جەنگ هەڵدێن و لە سنوورەکانی ئەوروپا گیان لە دەست دەدەن و دیواری بەرز بە ڕوویاندا دروست دەکرێت، جوداکاریەکی قبوڵ نەکراوە.